خۆشەویستان زۆرێک لە کوردانی ئێمە لە تاراوگا کاتێک کە بۆن و بەرامەی خواردنی کوردی کە دێنەوە بۆ ئێرە ئەوەندە خواردنی کوردیان خواردووە بە تایبەتی ئێستا ئەوداڵی ئەوەن کە لە وڵاتانی ئەوروپاش ڕیستۆرانت و چێشتخانەی تایبەتی کوردی بکرێتەوە تاوەگو بتوانن هیچ نەبێت خواردنە کوردیەکانیان دەست پێ خۆشبەختانە چەند خاوەنکارێک لە وڵاتانی ئەوروپا دەستیان کردووە بە کردنەوەی ڕیستۆرانت لە بەشێک لە وڵاتانی ئەوروپا بەتایبەت لە سویدەوە دەست پێ دەکەین ئێمە هەوڵەدەین ئەو خاوەنکارانە بەسەر بکەینەوە ئەمەی کە دەبینین میانی ئێمەیە خاتو گەشاو عەلیە کە خاوەنی ڕیستۆرانتێکە لە وڵاتی سوید ئەو خواردنە کوردەواریەکان بەرهەم دەهێنێت ئێمە گفتوگۆ دەکەین لەگەڵی بزانین کوردانی ئێمە لە تاراوگا تا چەند خواستیانە خواردنی کوردەواری بخۆن خاتو گەشاو سڵاو لێبێم کاتت باش زۆر دەمێکە ڕامانگرتووی زانم داوای لێبردنەکەین بەڵام من دەمێت لەوە دەست پێ بکەم تا چەند کوردانی ئێمە لە وڵاتانی وەکو بۆن من وڵاتی وەکو سوید تۆ کە خاوەنی ڕیستۆرانتێکی ئەو خواردنانی کە داوایەکەن حەز دەکەن کوردیانە بێت کام خواردنانە سڵاوت لێبێ ئاریکیان سڵاو لە بینەرانی شاشە جوانەکەی کورسات خۆشحاڵم کە ئەمجارە ئەم ڕێستۆرانتتان بەسەر کردوێتەوە بێگومانجی خۆشحاڵیە کە ئێمە لێرە توانیمانە ئەلم ڕێستۆرانتا کار بکەین ڕێستۆرانتێکە خواردەمەنی کوردەواری بە تایبەتی پێشکەشەکە داواکاری ئەو خەڵکانی کێنە ئێرە بە تایبەت خواردنە کوردیەکانە بۆ نمونە سەر و پێ کفتەیە یا پراخە کوبەیە برنجی کوردیە برنجی ئەتیادیە ئەنواعش کە هەموو جۆرەکانی شلەیە کەڵە شێرە قەلە ئیتر هەچ خواردنێکیان بێ لە بەپێی پێویستی میوانەکان ئێمە بۆیان ئامادەکەین باشە خاتو گەشاو خواردنەکان تەواو کوردیانن بەڵێ بە تاکید چونکە من خۆم خواردنەکان دروست دەکەم دەستوری سلێمانی خواردن لێنێ باشە دەستورەکەی کوردیانەیە یان بۆ نمونە برنجەکە برنجی کوردیە شتەکان لێرەوە ئەبرێت بۆ وڵاتی سویدیان نەخێر برنجەکە سویدیە بەڵام بە دەستوری کوردی لێنرێ قەلەکە سویدیە بەڵام بە دەستوری کوردیانە لێنرێت چۆن چۆنی کاگ ئاریگیان ئەو مارکێتە شەرقیانە هەموو جۆرە خواردنێکیانەیە هەموو جۆرە شتێکی تازەشیانەیە برنجی کوردیە و برنجی ئەو درێژەکەشە هەردوونەوەعکە لێ ئەنین چونکە ئەو خواردنانش هەمووی ئێمە بە فرێشی ئەیکڕین مەسەلەی قۆزی و کەڵە شێر و قەلوو ئەوانە هەمووی فرێشتن چکە و مارکێتانێ ئێستا بە تاکید هەموو جۆرە خواردنێکیان هەیە و ئێمە بە تازەی هێنین و ئامادەیەکەین باشە خاتو گەشاو تا چەند کوردانی ئێمە لە وڵاتی سوید تامەزرۆی ئەم خواردنە کوردەواریانن یعنی بۆ چەند ساڵێک لەمەوبەر ئەم ڕێستۆرانتانە بەم شێوازە نەبوون بەڵام ئێستا خۆشبەختانە دەبینیت لە هەندێک وڵاتدا چەندین ڕێستۆرانتی کوردی هەیە هەرێکان خزمەتێک دەکات تا چەند هەستەکەی کاتێک کە کەسێک دێتە لاتان کوردێک دێتە لاتان حەزی بە خواردنەکانە هەست دەکات ئەو کەشوهەوای کە لە نێو ڕێستۆرانتەکەتاندایە کەشوهەوایەکی کوردیانەیە و کوردستانیانەیە بڵێ بەڕاستی جێگی خۆشحاڵیە کە ئەو هەموو کوردی کە لێرن ئێستا بە تایبەتی کەوت لەم ڕێستۆرانتی ئێمەیە کوردان زۆر زۆریان ینی جێگەی کۆبوونەوەکانیشان تەنانەگە دوسێ چوار خێزانبەیە کە کۆبنەوەیان لێرە دانیشن خواردنی کوردەواری تایە بە هەموو شێوەکانەوە ئێوە جێ خۆشحاڵیە کە کوردەکان زۆر زۆر حەزیان لەو جۆرە خواردنانەیە کە ئامادەکرێت باش ئەوە لای خۆمان هەر کاتێکت بوێ ئێستا دەتوانی بچیت نانی خۆت بخۆی بەتایبەت ئێستا کە ڕەمەزانە باسی ڕەمەزان ناکەم یان پێش ڕەمەزان یان دوای ڕەمەزان لەو وڵاتانە ئەوترێت هاوڵاتیان زۆر سەرقاڵی کارن تەنها شەمان و یەک شەمانیان بۆ هەیە بچن بۆ خۆیان لەگەڵ خێزانەکانیان کۆبنەوە لە ڕێستۆرانتێکدا کار بکەن ئێوە بەپێی خواست خواردن پێشکەشەکەن واتە پێشوەختە دەبێت پەیوەندیتان لەگەڵ بگرن بڵێن ئەو خواردنەمان دەوێت یان نەخێر بە بەردەوام ڕێستۆرانتەکەتان هەیە بە بەردەوامی ڕێستۆرانتەکەمان هەیە خواردن دروست دەکەین بەڵام ئەو ماڵانی کە ئەیانەیە بێن دانیشتن و کۆبنەوەکەن پێشتر تەلەفۆنمان بۆکەن و ئێمەش بۆیان حجز دەکەین و لە کاتی حجزکردنەکەی هەموو ئەو خواردنانی کە بیانەوە ئێمە بۆیان ئامادەکەین بەڵام بۆ بەردەوامی ڕێستۆرانتەکەمان هەیە چونکە ئێمە لە دی بەیانەوە کراوەی هەتاوەکو نوۆی شەو هەموو جۆرە خواردنەکان ئامادێ هەچ کەسێک هەچ کاتێ بێت خواردن ئامادێ باش ئێمە کە زۆرینە من دڵنیام هەموو کوردێک بە کەم تا زۆر کەسێکی لە وڵاتانی ئەوروپادا هەیە زۆر جار لە ڕوانگەی سۆزەوە دەڵی کەسەکانمان کە لە وڵاتانن
هەموو جۆرە خواردنێکیان دەست ناکەوێت ئایا هەموو جۆرە خواردنێک لەم ڕێستۆرانتانەدا هەیە چیتان نییە؟ وڵی نازە ئێمە بەنیسبەت منەوە کە من خۆم چێشتەکان دروست دەکەم هەموو جۆرە خواردنێک دروست دەکەم واتە هەموو خواردنێکەیە مەسەرەن ئەوە کەڵە شێر قەلە خەرمان فاسین ساوەر برنجی کوردی برنجی تر ئیتر یاپراخ کوبە ینی هەموو جۆرە شلەکان مریشکی تەنورمان هەیە قۆزی تەنورمان هەیە قۆزی کوڵاومان هەیە من ئەمانە هەمووی خۆم ئامادە باشە سەوزەکانیش هەر لە کوردستانەوە دەبن بۆ منەڵی یاپراخمان هەیە یاپراخی گەڵامی و سڵق ئەم گەڵامی و سڵقەش هەر لەوێەوە بەنیان نەخێر هەر هاوشێوەی لای خۆمان یاپراخەکە حەوهەش وڵاتیایدا بەشدارە نابەتەکی چونکە ئەو بەنسبەت سڵقەوە سڵق و کەروز و هەموو جۆرە سەوزەکان لێرە هەیە بەس بەنسبەت گەڵامیەوە تۆزیەکەمە بەس گەڵامیەوەکەش ئەوەش هەیە ئێرانی هێنن وتر ئەوانە ئێمە پێی دروست دەکەین باشە بە حازر هەیە ئێرانیەکان زیاتر ئەیهێنن ئیتر ئێمەش بۆیان حازرەکەین و کشکەشیانەکەین خات و گەشاو ئاسایە بپرسم نرخی برنج و شلەیەک بە مریشکەوە بە چەندە؟ ئەگەر بە پارەی کۆن حسابیکەی لەوانی هەر من پێم وایە هەر زۆر هەرزانە چونکە بریشکی تەنور بە برنج و بە 4 کیلۆ بە 120 کرۆنە چەندی لای خۆمانەکە؟ چەندی لای خۆمانەکە؟ وا بزانم بەخوا نازانم مەسلەی پاری خۆمان ئێستا لەگەڵ ئێمە قەیناکەوان تایبەتیە کە ئەو کەسانی هاتنە ڕێستۆرانتەکەدان دەتوانن خۆیان بزانن نرخەکان چۆن نییە من بۆیە مەبەستم بۆ پرسیارم کرد مەبەستم ئەم پرسیارە بوو زیاتر تا چەند ئێوە ناخر خۆی بڵێ من مەبەستم ئەوە بوو تا چەند ئێوە توانیتانە لە ڕێگەی 900 کرۆنەی ترێ بێ خۆ حسابیکەی ئاریجان بێگومان ئەوە بینە خۆی زانە دواتر لێکی هاتەوە من ئەمە پرسیاری ئەوەش بکەم تا چەند ئێوە توانیتانە لە ڕێگەی ئەم کارەوە کار بۆ کەسانی تریش دابین بکەن بۆ نمونە کەسانێکی ئێمە هەیە لە وڵاتانی غەریبیدا کاریان دەست ناکەوێت بەڵام پیان خۆشە لە نێو ڕێستۆرانتێکدا کار بکەن لە لای ڕێستۆرانتێک کە بۆ نمونەی خاتوگەشا و هاوشێوەکانێتی هەم لە ڕێستۆرانتێکی کوردی کار دەکات هەم بڕەپارەیەکشی دەست دەکەوێت تا چەند ئێوە زەمینەتان ساز کردو بۆ کاری کەسانی تریش ئێمە بە تاکید ئەوە خەڵکمان لا ئیشەکە مەسەن ئێستا من خواردنە کوردیەکان دروست دەکەم هەمانە مەسەلەن پیزاکە هەمانە کەباب دروست دەکە هەمانە مریشک و گۆشتە برژێن یانەوە هەموو ئەوانە کارمەندن کلێریشکەن هەمانە قاپەشوە هەمانە ماڵهین پاکیە کاتەوە ینی ئەوانە بە تاکید هەموو ینی جێگەی خۆیان بۆتەوە و جێگیان کراوەتەوە لێرە و ئیشەکەن و هەم ئیسفادە بە ڕێستۆرانتەکەشەگەن و هەم خۆشیان ئیسفاداکەن خات و گەشا و دیلیڤەریشتانەیە وایە؟ بەڵێ دیلیڤەریشتان هەیە هەڵوات بەڵێ کەسانی بیانی سویدی دێنە ڕێستۆرانتەکەتان ئەوان خواردنە کوردەواریەکان چۆن دەبینن؟ بەڕاستی ئەریگیان زۆر پرسیارێکی جوانە کرد زۆر جێ خۆشحاڵیە کە کللتورەکەمان ئەوە تێکەڵ بۆ لەگەڵ کولتوری ئەم وڵاتەیە ئێمە بە هەموو شێوەیەک تەسەور ناکەی کە چەند بیانیت لێرە نانەخوا بە ئینگلیزەوە بە سویدیەوە بە فارسەوە بە عەرەبەوە بە تورکەوە حەچی ینی ئەوە فێربوون یەن کەباب و برنجە خۆن لێرە ئەڵبەتە ئەوە شتێکی زۆر زۆر جێ خۆشحاڵیە بۆ ئێمە کە کولتورەکەی ئێمە لەگەڵ ئەوانە تێکەڵ بوو بێ خاستن بە تایبەتی لە خواردنەکانمانە بە ڕۆژانە هات چەنەها سویدیە لێرە نانەخوا لە ڕابۆچیان لەسەر خواردنەکان چییە؟ بۆ ئێستا ئەمەگەر خواردنی پاکستانیمان بنێ یا هەندیمان بنێ ئەوەندە تونە ڕای خۆمان یەکسەر دەڵێن دەڵێن وڵای خواردنەکانیان ئەوەندە تون بووە دەبێ هەر پەرداخی ئاوی لەگەڵا بخۆم بەڵام سویدیە کە یەت ئەم خواردنانە ئێمە بینێت یان وڵا با پرسیارێکی تریش بکەم هەر بە دەرفەت ێزانم ئەو بڕانەی کە لە کوردستان دەخورێت لە نێو ڕێستۆرانتەکەی ئەوەش ئەو بڕانە دائەنرێ مەبەستم لە زۆردانانە هەندێک خواردنەوە داهانین بەڵێ بەتاکید هەر زۆر زۆریش بەڵام ئەمان زۆر زۆر ڕەئیان جوانە لەسەر خواردنەکانی ئێمە بە تایبەتی برنج شلە مەسەلەن کەباب مریشک ئەوانە زۆر 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 خواستی لەسەرێت خاستن سویدیەکان خاستن تورکەکان خاستن ئینگلیزەکان ئەوانی کە فارسەکان ئەوانی کێنە ئەم شوێنە زۆر زۆر ینی معجبن بە خواردنەکانی ئێمە خات و گەشاوەمە زۆر زۆر خۆشحاڵ بووین کام دەرفەتت بۆ ئێمە ساز کرد لەگەڵ تۆیە قسە بکەین ئەم بڕگەیەمان بۆ ئەوەیە ئێمە بتوانین ڕیستۆرانت و ئەو دەستی کارە کوردیانی کە لە وڵاتانی ئەوروپا هەن هەم بۆ جۆرێکە لە ڕێکلام ئێساوی خات و گەشاو ببینێ بێگومان
دەزانێت کە لە سوید خات و گەشا و دەستی هەیە لە دروستکردنی خواردندا ئەمە جۆرەکە لە ڕکلام بۆ ئێوە هەم تا چەند پێت باشە برە و بەم بوارە بدەین وەکو دوایین پرسیارێک تا چەند پێت خۆشە ئێمە کەسەکانی تر کوردی هاوشەوەی تر لە وڵاتانی تریش بەسەر بکەینەوە کارەکانیان بناسیێنی. بەڵێ ئاریگەن سپاس دەکەم سپاسانەکەم کەم دەرفەتەتان نە بە ئێمە بتوانین ئەم جۆرە قسانە بکەین بەڵام ئێمە زۆر بۆ ئێمە باشترە کە ئەم مەسەلەی هیچ نەبێت لە ڕێی خواردنەکان و لە ڕێی کولتورەکانمانەوە ینی نەوەی کورد بە جیهانی دەرەوە بناسیێنین بەتاکید ئەوە شتێکی زۆر باشە بۆ ئێمە بێگومانی ئەوەش دەستان هەیە هیچ نەوێگە ڕۆژی دەکە سەردانی ڕێستۆرانتەکەتان بکە دەکەسی بیانی بۆ کوردی گرنگە کە بزانێت لە ڕێی خواردنەوە کللتورەکەی چەندە زۆر دۆسپاس بۆ خاتوو گەشاوعەلی خاوەنی ڕێستۆران لە وڵاتی سوید بە هیوانیەوەش بتوانن کوردانی ئێمە لە تاراوگە لە وڵاتی سوید تامی خواردنە خۆشەکانی خاتوو گەشاو بکەن دڵنیام ئێمە لە ڕێی وێنەکانەوە بینیمان خواردنەکان بە ڕنگ و بۆیە دیارە کە چەند بەتامە دووبارە سپاس بۆ تۆ.